سڵای و خەیرۆتان لێبێت لە پرۆگرامی کینۆی هەنگاوتا پێتان شادەمەوە. لە پرۆگرامی ئەم جارەمدا باس لە ئەنفالەکەین، باس لەو کارەساتە دژ بە مرۆڤایەتیە ئەکەین کە ڕژەمی سەدام بەرامبەر کورد نواندی. کارەساتی ئەنفال هێندە دڵتەزێنە ئەگە هەرێکە لەم خاتونانە بدوێنین و هەست ئەکەین ڕۆمانێک دەخوێنینەوە یاخود سەیری فیلمێک دەکەین. هەتاکو ئێستا ئەو ژنانەی کە بوونە قوربانی دەستی ئەنفال چاوەڕوانی هاوسەرەکانیان بگەڕێنەوە، یاخود ئەو مناڵانەی کە بێ باوەک بوون هەمیشە چاوەڕوانن کە باوکیان بگەڕێتەوە بۆ ئومێدی ئەوەی کە کورد هەمیشە سەربەخۆ و سەر بەرز بێت. کۆمەڵێک خاتونمان بانگەش کردووە بۆ باسکردن لەم کارەساتە دڵتەزێنە کە هەرێکێکیان کۆمەڵێک چیرۆکیان پێ بۆمان دەگەڕنەوە. سەرەتا ئەچمە لە نێرگەز خان. نێرگەز خان بەخێر بیت. خۆشبی سەلامەت بی. نێرگەز خان ئەگەر بتوانی باسی ئەم پرۆسەیەمان بۆ بکەیت و ئەوەی کە لێت بەسەر هاتووە لۆ پرۆسەیەدا بمان باسکەیت. وڵای ئێمە خۆی لە دەشت هەمومان وەیەکەوە ژن و پیا هەمومان گیریان هەردوومانیان لەبان دیەکەی خۆمان گشتی بە یەکەوە ژن و پیاویی جێ نەما گشتی گیریە. هاوردمانیانە ئەم لیوای چەپچەماڵە تەیارەکان لەبان سەرمان حازر بوو ڕستبانیان گرت بارمانیان کرد لە سەیاری مەقەپەت بۆ تۆبزاوە. پێنج شەو لە تۆبزاوە بیمان ئەم پێنج شەوە لە تۆبزاوە بیمان ژن و پیا بە تێکەری. ئەمجار لەوێ هەر هەمویان جیاوە کرد ئەوەی پیرێژن و ئەختیار بوو بە جیا. نادیانیان بوون و ئێمە نەمانەزانی ئەو کاتە نمرە سەلمان کوێ و چیە و چی نییە. هەر هەمووی ئەختیار و پیرێژنەکان بەجیا ژن جوانەژن و کچ ئازەیش هەر هەمووی بەجیا بە تێکەری سزیبانیان کرد. ئەمجا ئەو بناڵێن شەوا لەگەڵمانە بوو هەر هەمویان لێماناستنەوە 6 سعات. دوای بەعزێکی ڕۆی لە نمرە سەلمان دایکی لەگەڵانەوەی بەعزێکی لە دوو بزبی بەعزێکی لەوێ ماوە بەخوا ئەو مامۆستا ئارام وە ئیستە تێل دەیرە لە مۆنیمێتە دەوامەکات. سێجا هەریان ژەن لەو هەورا و قوڕا و ئاوە تون کەواکەمی گرت بەرینەدا منال بوو عمری 4 ساڵ بوو. ئیتر ئێمە ئەمەنەیش ڕەزالەتمان کێژا بردمانیان بۆ دوو بز لە دوو بز 6 مانگ سزین بووین. ئەم 6 مانگە ئەم بەیانی ئەو بەیان یەک سەمونێکیانەدا پێمان زابتەکە هاتە ناومانەوێت ئێوە وەک پشت لە حەوت ڕوحتانە ئێمە ئاخر ڕوحتانە کورد ئیتر تەواو کۆتایی پێ هاتووە. ئێوە لە ئەندامانی خێزانەکەی تۆ چەند کەس بوون؟ ئێمە لە ئەندامی خێزانەکەی من وڵا 10 کەس زیاتر بوون. من غەزووریم گیریا شوبرام گیریا پیاوم گیریا هەمووی ئەنفال گیریاوە. ئیتر ئێمە هەمومان ئەوەنەی یعنی سزین کێشان ئێمە سزنەکە کوڕێکمیش لە برسیان مرد. ئەم جاش یعنی مناڵی کە هاتینەوە هیچی وا گەورە نەبوو بڵێ بتوانێت خۆی بەخێو کات و خۆمان مناڵمان بەخێو کرد و بە ڕەزالەت و بە نەبیونەوی بە دەربەدەری و بە بێنانی و بە بێئاوی و ڕۆژوابی نان نەوی بیخۆین هەر لەم مەجموعەیشە بووین. کەس هاوڕی لێمان نەداوە کەس نەبا من 3 دانە برام ئەنفالە هەر هەمووی گیریا بەخوا بنەماڵی یعنی باوک خۆم 12 زەلام ئەنفالە بەغێ لە خوارزا و خۆشکەزا و ئیسە ئەم خوارزامە قومری 4 برای ڕۆیە خۆم 3 برام ڕۆیە لەو سزنێشە ناوک مناڵم بەبەر بڕیوە خۆم. مناڵی خۆت یا مناڵی ئافرەتی تر؟ هین ئافرەتی تر برازام بوو برازاکە بوو لە دایک کەس هیچ نەوی لە فۆتەکەم هەنێکم بڕی و ئاوا لێو فۆتەکەم بڕی و ناوکەکەیم پێبەست و بەردێ بە ژێری گۆبانی ناوکم بڕیوە چەند مناڵم ناوک بڕیە لە دوو بزوە بەرد. زۆر باشە. قومریە خان چەند ساڵ بووی لە کاتی پرۆسەی ئەنفالدا؟ تقریباً 8 ساڵ بۆ 9 ساڵ بوو. بیرت دێت ئەو پرۆسەیە؟ بەڵێ. ئەتوانی کەمێک لەو کارەساتەمان بۆ بگرێتەوە کە وەکو مناڵێک لێت بەسەر هات؟ بەڵێ. ئێمە لە گوندی سۆران بووین نەحی قادرکەرم کە جێش جاشوجێش ڕووی کردە دیەکەمان هەموو دیەکان تێشکان ئیتر ئەو کاتەی ئیتر خەڵک یعنی حەشە یعنی بکوینی بۆ لادیەکە سەموونەکانە برد وتیان یعنی بنکەوشتیان کرد ماڵوشتیان تیا حەشاردا و لەوە دواوتیان بابە حکومەت قەرارێکی دەرکردووە لە چەند سەماڵ گوندێکی نەکتان بۆ کاتەوە وردوگایەکتان بۆ کاتەوە ئەتوانن بچن بۆ وردوگایە
کەس نەترسیە و ئیتر خەڵکەکەیان یعنی هێ من کردەوە و کپیان کردەوە ئیتر ئێمە وەکو ماڵ خۆمان ئایلێ خۆمان باوەکو مەچینەی هەبوو ئیتر بە مەچینەی خۆمان بە ماڵ و تفاق خۆمانەوە هاتوینە گوندی قۆچەلی ئەلەوەکە زابوتێک لەگەڵمانە سەرکەوتە تا لیوای چەمچەماڵ لە لیوای چەمچەماڵ قەدەرێ جێمانیان هێشت لە دوای قەدەرەکە 3-4 زابوتاتن لەگەڵ 2-3 ئیڤەی ئەسکەریە کە هاتن لێمانیان پرسی لەکوێوە هاتینە لە زابوتەکەیان پرسی وتی لەو منتیقەی جەباریە گردویانمە و کاتێ من نەمانەزانی ئەنفال چییە و گردن چییە وا نەمان نازانی لەبەرەوەی مناڵ بووین ئیتر ئەلەوێ ئەو 4 زیلە هاتوتنیان ئەمانە جەماعەت بارقن نەمانەزانی بارق چیە ئێمەیان کردە ناو ئەو زیلەوە و باوکم و براکانمانیان لێ سەند لەوێ هەر لە بەردەم لیوا لێمانیان سەند بردمانیان بۆ ئەمنی سلێمانی 4 شەو 4 ڕۆژ لە ئەمنی سلێمانی دەست بەسەر بووین لە ئەمنی سلێمانی ئیتر ئێمە باوکم دایکشم نەیەزانی هەمومان ورد بووین 5 نەفەر لەگەڵ دایکما بووین ئەوە کانتریان لێمان سەن بردمانیان بۆ تۆبزاوە 2 شەو 2 ڕۆژ لە تۆبزاوە ماینەوە لە دوای 2 شەو 2 ڕۆژەکە سەیارەی قەپات هات سەیارەکان هەمووی جاموشتی نەبوو کردمانیانە ناو ئەو سەیارانەوە و بردمانیان نەمانزانی بۆ کوێمانە بن ئیتر گەیشتینە جیزیرەیەکی چۆڕ ئەلەوەکە دامانیان بەزان وتیان ئەمە نورگە سەلمانە ئێمە نەمانەزانی تر دەشتێکی چۆڕ بوو یەک تەنا بینایەک دیار بوو بە حاڵ تر باوکم بە ڕەحمەت بێ لە سەیارەیەکی دوای ئێمەوە بوو وتی ئەمە هاتنە لەیرە ڕەمیمانەکەن و لە ناومانە بن نامانکەند کاتێ ڕۆیشتینە ئەو قاعەیەوە قاعەیەکی گەورە بوو ئەسکەری بوو تر ئەلەوەکە 6 مانگ و 10 ڕۆژ ئەلەوەکە سجن بووین و لە دوای 6 مانگ و 10 ڕۆژەکە ئیتر کە هاتن ناو خەڵکیان ئەنووسی بۆ بەر نەمانەزانی بۆ کوێمان ئەبەن باوکم بە ڕەحمەت بێ بە زابوتەکەی ودوتی من ناو خۆم مناڵەکانم نانووسم بە عارەبی ئەم بە کوردی ئەوش بە عارەبی زابوتەکە سۆندەیەکی دا لە باوکم و باوکم لەسەر ئێمە دانیشتەوە لە یعنی لە تەک مناڵەکان دانیشتەوە ئیتر 3-4 قافڵە پێش ئێمە ڕۆیشت ئیتر لەوە دوا کەس نەما ئێمە حەساوکە کەوتینە ئاخر قافڵەوە دوایی ئێمەیشیان بەردا نەمانزانی تر هاوردمانیان چەند کەس لە ئەندامانی خێزانەکەت ئەنفالە ئیستا حالێن 4 برام نەگەڕاوەتەوە تا ئێستا برایەکشم لە سجن لەوێکە لەگەڵ خۆمانە بوو براکەم لە نورە سەلمان مرد ئەم برسی بوو لە برسیا ئەم بەیان یعنی ئێمە 6 مانگ و 10 ڕۆژ سجن بووین ئیتر یعنی ئەوە نەبوو پارە و شتت پێبێ کەمێک باسی ژیانی ئەو دووگایمان بۆ بکەی وەکو مناڵێک کە لەو کارەساتەیە بووی چۆن بوو ژیانی ئەو ژیانی ئەوەکە ئەم بەیانی بۆ بەیانی ڕۆژی یەک زارێن سەمونێکیانەدا پێمان ئەم بەیانی بۆ بەیانی سەمونێکیانەدا پێمان ئیتر ئەبێ بۆ سەمونە بژیایی تر چۆن ئەژی چۆن ناژی هیچ خواردنێکی تر نەبوو دەست خۆش بێت ناسکە خان بەخێر بێت خۆشبی سەلامەت ناسکە خان وەکو ئەن ئافرەتێکە لەو پرۆسەیەدا بەشدار بوویت و کارەسات بینیوە بتوانانی کەمێکمان بە باسکەی خۆمە ئێوەرانێکی لە دیەکەی خۆمان 3-4 تیارە ڕۆی بەسەر دیەکەمانە ڕۆی دای لە گۆپتەپە چیمای لێدا خەڵک منتیقەی ئاغجەلەرین چیمای لێدا ئانە تەلەفۆن و چش نەبوو زەلامێک هات شەو گوتی یعنی ئەفۆ ناسکە خان پێشەوەی کە پرۆسەکە دەست پێ بکات کیمیابارانیش کرا بەڵێ دیەکەی ئێمە گۆپتەپە نێزیکە لێمانەوە ئەسکەر و گۆپتەپە وانەی چیمە باران کرد تەلەفۆن و چش نەبوو ئێمە لە مەرزیاوین 5-6 تیارەبان دیەکەمان ڕۆی وڵایتر زەلامێ شەو هاتی دیەکەی خۆمان لەوێ لە دیەک لەو نێزیکانە مەلا بوو گوتی گۆپتەپە کەسی تیانەماوە بڕۆن دەرچن لە دیەکە ئێمە شەو هەستین دیەکە گشتی دەرچوو چوینە چەمێکەوە چەمی بابڕشەی پێڵێن ژن و منداڵ و عیب نەبێ وراخ و حیوان و هەمی چۆ ئەو چەمەوە 2 ڕۆژ 3 ڕۆژ لەو چەمە بووین قوتەکە هات بۆ دیەکەی ئێمە بۆ دیانەی هەموو تەخت کرد و هەموو خەرشی برد و ئیتر سەر 3 ڕۆژە قوت هات بۆ چەمە هیچ 4 دیتیا بۆ ئەوی گۆپتەپەوەی مابوو لە چیماکە لێی نەدابوو مابوو برینداری تیا بوو ئیتر تەوق چەمەکەی کرد هەمووی هات ئاسکەرێ گشتی لە مەرجەیە دەرکرد و هێنایە ناو چەمەکە و سەرمانیان خست بۆ ماڕێ بۆ بانێ بۆ ئاوای جەلەمۆرد هاتینە جەلەمۆرد لەوێ خانۆ سوتا لەلایە شۆفەر عیشێکرد لەلایە ئیتر هەر 4 دەورمان گیرا منش 6 منداڵم پێ بوو کلێکشیان نەبوو لە دوای باوکی خوادای هەر 6 منداڵەکەم پێ بوو ورد بنێکیان تۆزێ گەورە بوو هاتین جەلەمۆرد زیل هات لە خارخرانەوە هاتە خوارێ هەر خەرچی جات دیەکەی مەگەلێ زۆرە تقریبا 400 و قسوور نەفەرە هەر خەرچی بار کرد ئێمە ماینە دواوە ئیڤەیەک هات ئێمەی تێکرد و ئاسکەرێ لە دوا بوو دوان لە پێشەوە بوو 3-4 لە پێشەوە بوو
تێمانیان کرد بانیانە ئامرەی بان تورکمانباخ هینێکی لێبوو ئامرەیەکی لێبوو لێ دامانیان نازیلەکە لە خاڵخەڵانەوە سەرکەوت دامان نازیلێکیاندا پێمان حتا ئەژنۆی ڕێخی عیب نەبێتیا بوو ماڵاتی تاڕانیان پێبردبوو لێ کردمانیانە نا ئەو زیلەوە ئیتر حەل لێەوە منداڵ ببان عیب نەبێ و پیسە و بڕشێ و بڕێ چون بردمانیانە قەراتەی لای تەقتەق لێ گوتیان ڕاستن با نایان بنووسین ئەجابیان بن بۆ ناو سزنەکە ڵا ناومانیان نووسی و چوینە سەر دەسترەکە بۆ ناو تەقتەقە چێ نازام ئێوە دیوتانیان نا ئێمە لای منتیقەی ئێمە لێ دامانیانە لەم دی و ئیڤەکەەوە دامانەکە ڕاستن بە ناوتان بنووسین ئیتر ئەڕۆن بۆ ناو هینەکە ئیڤە دێ دەتان بە سارێ مەقەپەت دێ وڵامش لەو دوی ئیڤەکەەوە دانیشتە بوو منداڵەکانم دوانیان پێی نەگرتە بوو لێچان لە بن هەنگرما بووی چیشان بەدەستمەوە بوو بەرپرسێکی حکومت لە خوارەوە هاسەرەکەت لەکوێ بوو ئەو هێشتا نەگیرا بوو ڕۆژێ دوای ئێمە گیرا هات گوتیەوە چێکەی لێر دایکە خۆشکم تومان ناومانە نووسن گوتی دایکم بۆ نەمانە ڕاکە گوتم بۆ چۆکتی بۆ ناو ئەم شارە ڕاک بۆ ناو تاقتاق مش کوڕە گەورەکەم ئەمری 12 ساڵ بوو بۆ سێنزا چوو مش گوتم ئازا دوان ڕاکێشە و مش دوانم ڕاکێشاوی چێکشان بە دوامانە ڕایان کرد ڕایان کرد چون تر دامانێ شەشم پێ بوو قلێکش نەبوو بوو هێشتا دوای باوکی قلێکیان خوازی سا حوتم هەیە ڵاردامانیانە بەر دەزڕێژی تر نە شارەزا ئەو شارەم نەدیوە بە حیاتی سەرکەوتین ڕۆشتین ماڕ خزمێکمان لێ بوو گوتر ماڕ خزمێکمان لێرە ژنێ هات بە خۆدان و خۆکوشتن گوتی کوا دایکت کوا برات گوتم هەمووی ڕۆی برا و خوشک و برازا و ئەنی هەمووی لێجا بووە هەمووی بارکرا لە پێژێمە ڕۆی بەس پیاوەکەم شەیەما بووە لەو چەمەک گیرا لەگەر 6 حوتی کێ پیاوەکەم و براکەی و 4 خوشتی و هەمیان بارکران ڕۆیشتنەوان ئێمەش چوینە ئەو ماڵە هەتا ماوەیە 6 مانگ لێ بووین بە ڕەزیلی بە ناخۆشی منداڵ ورد هەمووی وردوردێکی هەیەکی 1 ساڵ بوویکی 2 ساڵ بوویکی 3 ساڵ ئەو ها بەرەو دوای یەک هەمووی وردورد تر 7 مانگ دوای باوکی خوا قلێکیانیدا پێم کچێکیانم قلێکم بەبەرەوە بوو پێی نەگرتە بوو بەخوا دوانم پێی نەگرت بوو ئەگە ئەوەش بووی تریچیان پیان نەگرت بەرچیان بە ڕەزیلی لە ماڕ و لەو ماڕ و لەم ماڕ و هەتا ماوەیەک کەواتە تۆ نەکەوتێ بەدەستی حکوومەتی باس کەوتینە بە زیلەکە ڕۆشتین بەس ڕامان کردە ناو دیەکە ڕامان کرد نانا نەچوینە تۆزا و ئەوانە ئیتر لێ ڕامان کرد هاتین بە ڕەزیلی هەتا 6 ساڵی تر منداڵت هەمووی ڕەزیل بە خێیان کە ینی 6 ساڵی تەمەنە دوور لە عیلەکەت بەڕێت کرد لە خوشک و براکانە خوشکم برام برازام پیاوم شوبرام 4 خوشک پیاوەکەم 30 دانە نەفەر بەس لە بنەماڵەکەی من ئەنفالە هەواڵشیانە نائەزانی بە زیلەکان لەبەر چاوم گشتیان بارکران هەمویان بارکران زیل دوایی ئێمە هێ هەرە دوایی بووین هەمووی بارکرا گشتی براکەم خەسووم هەر نەگەڕاوێستش نگە جاحێرا هینکرا جاحێر بوو باوک منداڵەکان برایەکی هەر برایەکی هەبوو 4 خوشتی هەبوو هەر 4 بە عایلەوە براکەم بە عایلەوە خوشکەکەم بە عایلەوە خوشکە زاکانم ئیتر 50 نەفەر بە ئامۆزا و بە خوشکەزا و بە پیا و بە برا لە بنەماڵەکەت نەبینیەوە لە ناوەڵڵا نەمبینیەوە ناوەڵڵا بۆ تەلەفۆن نەبوو هیچ نەبووی تر ئەو قەوەتە هەر لەو چەمە بووە تا ئەوانشی دەرکرد لە کونەتیارەیە هەمویانی لە کونەتیارەیە هێنایە دەرێ کەس هەواڵی پێ هەوار بەچی بێ ناوەڵڵا ئاخر زەمان بوو هاوار بەچی بێ ئەو چەمە بوو بۆ ڕۆژی حەشر بە تۆپ و بە تیارە لێدا ئیتر ئێمە لەوە ترسای چیماکە لێماندا لەو چەمە هەموو ڕای کرد بۆ ناو عەسکەریەکە چکونە چیمای لە گۆپتەپەدا بوو ڕامان کرد بۆ ناو عەسکەریەکە تر عەسکەرەکە هێنامانێت چەمەکە دوور بوو لە ئاوەیەوە هێنامانێ بۆ ئاوەی لە ئاوەی تەمەشاکەن لە دیەکەی خۆمەوە شۆفەر عیشەکە لەلایە تەختێکە لەلایە دەیسووتێنێ لەلایە وراق ڕەوانەکە بە زیل خێراخرا 12 مێگەل مەڕی تیا بۆ دێ ئێمە خراخرا زیلی بارە کرد جاش دە تاڕانی دەیبرد خدای ئێمەشیان هێنایە دوایەکەی هێنامانیانەوە بۆ تەقتەق لە تەقتەقەوە تر بە ڕەزیلی 10 ساڵ من بە ڕەزیلی ئەو منداڵانم بەخێو کرد هەتا تۆزێ فراقە بوون و هاتینەوە دیەکەی خۆمان هاتینەوە دیەکەی خۆمان لێ ئیتر خەریک باشە ناسکە خاندوای گەڕێمە بۆ لای تۆ چیرۆکی تۆ لەم کارەساتەیە چییە؟ منیش لە دیای خۆمان هاتین گەیمانە تەرەکتەر و پاو و لێڕان و گایەدا هاتین گەیمانە قارکەرم لە قارکەرم سەر و مارمان ڕۆی پیاوم ڕۆی شوی برازام ڕۆی 4 ئامۆزای پیاوم ڕۆی 2 ئامۆزای خۆم ڕۆی 3 ئامۆزازام ڕۆی عشرەت پیاوم ئەگەر وەچەکەی لێ ماوێ عشرەت خۆم
ئیتر ئەو ئەنفال کریان و بەرچاومان و ڕۆین لە مەرکەزەکەی قارکەرەم لەورە رداینە ئەو بەراڕۆین و بەرچاومان و پیاوەکەم وتی چاو دۆ مناڵەکان و حەوت مناڵم بی یەکێکیان قمبەلە تەقی پیا کتێک 12 ساڵانم مرد و شەید بی و ئەی شەشەکەم ماگە هالێن مایسا گەورە بینەش کوژنیان خواستەوە شویان کردەوە و ئیتر کارە ساتێ خرا و باوک مناڵەکانم فالە و کوڕێشی برا گەورەکەمم فالە و ئیتر گشتی ڕۆین لە مەرکەزەکە تەسلیم بووین نیایانیان لە زیل و بردیانیان ئیتر نەیانماندی و هەواریانمان نەزانی و هە چاوەڕوانیمان بەربن هەتا تەحەلوفیش هاتە ناو بەغا هەر وەتەمای ئەنفالیمانە چمانە سەر دەکەمان و ئەنفال بەرەوێ نەمانزانی زنە چاڵی کرد لە چۆر بێ ئاوانە ئیتر کارە ساتێ خراو و ڕەزالەت مناڵمانم گەورە کرد و 8 ساڵ لە ناو عارەبی مناڵم وە خاوەن کە 8 ساڵە چوومانە ناو عارەب فەلاحەتمان کرد و بەراومان کرد و ئەرەوەڵا لە سزای غەریبیە 8 ساڵ اینجا دوای 8 ساڵەکە هاتین و بۆ دێکەی خۆمان و هەنێ لە دێکەی خۆمان بیان اینجا هاتینەوە چەمچەماڵ و ئیتر وە ڕەزالەت نێرگس خان ئەگەر بتوانێت کەمێک باسی ژیانی ئەو ئۆردوگایەمان بۆ بکەیت کە دوای ئەنفال ڕۆشتن تیا ژیاون بەڵێ پێشە قسەت کرد ئافەت هەبوو کە مناڵی ئەبوو ئەو بارودۆخەی کرێنە ئەو ئۆردوگای هەتان بووە هیچ نەوی بدەیتە مناڵەکە ئەبوو لە دایک داوکمانە بڕی لە بندارەکە دامانێنە تۆزێکی پێ ئەچوو گشتی نی ساعتی پێ نەچوو وەک چۆ لەگە دەمێداویەکە ئەمرد مناڵەکە 300 مناڵ ڕێگە لەو دوو بزە 300 مناڵ لەو دوو بزە مردە 300 مناڵ ئەمجا شورتەکان هاتن ئەومان دەنێ ئیتر ئەیان برد نازە لە قەورسانەیان نەیانەنیا نازانی نان نەوی بدەی پیان شیر نەوی دایکە بەیانی یەک سەمونێکی بدەنێ و لێ هەنی ئاو بۆڕی گەرمە شیرە بێ هیچ نەوە لە برسیە ژنوا بوو سیانی لەورە من ژنوا بوو چواری من ژنوا بوو پێنجی مرد ئیستا ئەوەتانێ ژنەکە چوار کچی پێ خزمانیشە هەر چوار مناڵەکە یەکێکی یاوردەوە سیانی مرد کچیش بین هیچ نەبوو بیداتێ بەخوا کچەکە پەلامار لەعلەکەی لەعلی سەوز لە ناو قاعەکە ئابی ئێمە قاعەی 500 نەفەری تیا بوو پەلامار لەعلەکەیەدا کە وایە زانی خەیارە من ئیسە یەکێکی خۆمم ئەوە 30 ساڵە بەر بوومە خەیارم نەخواردو نە تەبیعاتمە چێتە سەری نە دڵمی شەڵهایەک لەو کارساتەوە خەیارم نەخواردو هەچەند بکەوێتە پێش چاوم سجنەکەمەکەوێتە پیر هەموو ڕەمەزانێکیش چوومانە نیەت ڕەمەزان ئەخی ئێمە 3 ڕۆبە لە نیەت ڕەمەزان گیریانەوە ینی منتیقەی گەرمیان گیریا هەر هەمووی کەس نەما بران نەما باوک نەما گشتی هەمووی ئەنفال بوو ئێوە ئەنفال بوو ئەم جاکە ئێمە ئەم بەیانی ئەو بەیانی سەمونێکیانەدا پێمان ئێوارە سەمونەکەمانە خوارد و ئاوەوە هەتا سبەی ئێوارە هەرە گەڕاوە و ڕۆژوو بیمان هەردوو ئامانەکەمان خوایە خوا حەقمان بسێنێ نەمانەزانی کە بزا براماوە هەتا بەر بیمان ئێمە 6 مانگ سزین بیمان ئەم 6 مانگە ئەو گرایە بڵێ چۆن دارگرا ڕێزانەکە منال لەو دوو بزە ئاهوە ئەمرد گشتی لە برسی ئەمرد بیر ژنەکانە کەوتە هیلاکاتەوە ئەو نانە نەوی زەیستان بوو مناڵەکەی ئەبوو مناڵەکەمان لەو دوورەدا ئەنیا ژنەکە لێوە لەوەش خۆی چوو بەخوا ژنێکیان هاورد فڕیان داوە ناو گیاکەوە شورتەیە بانگی کوتی وەرە کاتی ڕۆیم ژنەکە زوانی نییە مناڵەکەی بووە لە ناو مناڵەکە خوێن و پیسی و هەر هەمووی ژنەکە شڵپەیە هاال لە خوێن و لە پیسیە وەڵا هەنێ ئاوم برد لە بۆڕێکە ئاو گەرمبی من 4 کچ ئازۆم پێبی دوانی برازان بوو یەکێکی خۆی شکم بوو کچێکشی ئامۆزام و مناڵەکان خۆمەوە 11 نەفرم لەسەر خۆم نووسی ئەم جا ژنەکەمان پاک شۆدی نیامانە تۆی بەتانیە جل نەوی بکەینە بەری ئەوە نەیتە دوای ژنەکە باش بی خۆی نەمرد مناڵەکەی مرد مناڵەکە یانبێتی نازە مناڵەیان برد خۆی سەر لە دوو بزگشتی قەورسانەکە دیارەهین مناڵە هەمووی شورتەکانیان برد ئەوە نانە نەوی بدەی پێ خە لە برسی هەمردیسە دەوەرە تاقینانمە خۆ بزای داراکەی ئەوە نە ڕەزالەت ئەم کووردە ئەمەنە ڕەزالەت نانکێشاوە ئەمەمان ڕەزالەت کێشاوە مەگەر خوای گەورە حەقمان بسێنێ لای خۆی ڕاستەکەی هاوسەرەکەت ئەنفالە من باوک مناڵەکان منفالە غەزیور منفالە شوبرا منفالە هەر هەمووی ئەنفال گیریاوە سێ برا منفالە یعنی بنەماڵەی باوکم 25 نەفرم زیاتر ڕۆیە بەغێ لە ماڵ غەزورم و یعنی بلێن پیاوم و کوڕێکم لە سزن لە برسیا مرد و چێکم لەیرە هاتینەوە لە گرانی بی ڕۆی بۆ قنگ لە مەکینە بەرەوە بی مردم 6 مناڵم بوو دوای باوکی دوانی ڕۆیە ئیسە چوارمەیە
دوم ناڵت ئەنفالشە ئەنفال نەبوو هەیتر یعنیکی لە برسی ئەمر لە سزنەکە و لە برسی ئەمر حتا ڕحی دەرچوەتی دایە نان ئەوە نانە نەوی بدەینی ئەی نەتانەتوانین داوایکەن لە کێ داواکەن لەو شورتە لەو پۆلیسانە ئێوە ئەوە تەمان بڕۆنەوە ئەی هەر هەمووتان کولکم جەماعەت جەلال تاڵەبانی مخەڕەبینمان گردە خۆی ئێمە عەشایر و ئەهلیمان نەگردە ئەویت هەمووتان جەماعەت جەلال تاڵەبانیە هەتا ئێوارەیەکی دوو ژنتر مزاهرەیەکمان کرد نەمانێشت 500 کەس نان وەرگری ئێمە 25,000 نەفەر لە دووبزبیمان 25,000 نەفەر ئەمەنە لە دووبزبیمان سزن بیمان ئیتر یعنی بێژین مزاهرەیەکمان کرد نەمانێشت کەس نان وەرگری وتیان بۆ مزاهرەکەنیەوە ئیسێش ئاید جەلال تاڵەبانین وتم دەستمان خۆش بێ قەت منەتان نەوێ کیمیایەکە کە نەبانمانە وەخ حکومەت تیمارتی شەکا و زامارتی شەکاوتم کیمیاییمان لێ دەن وەرن لێماندن ڕەمیمانەکەن وەن ڕەمیمانکەن بەرمانیش دەن بە خۆمان خۆمانەژینی ئەیدنە بەخوا ئەمە ئاخر ڕوحتانە بە حەیاتی کوردی تر ناوێتە بەشە خوای گەورە حەقمانی سەن و بیمانەوە کورد حەقی وەرگرد و ئیسەیش خوای گەورە ڕەحمان لێ بکە لەگەڵ مناڵ بسڵمانانە مناڵەکانمان بێم زەڕەت بێ خۆ ئەگەر بڵێ هەتا بمرین هەتا بووە من خۆمێکێکی خۆمم ئەرێم هەتا بووە سەنگەوە بانم زیخا ڕێکا بۆ ئەنفال لە ئازادیان ئینشەڵڵا هەرگیز هەرگیز ناخۆشی نابینیتەوە بە حەقی ئێوە خوایە کە نوێژی بۆکەین ئەم وەنیمێتە چەندە گەورەیە ئەوە نەی ئەمە لەو تۆبزاوای کەرکووی گەزەلام کە لە بچە کریاوی هەردوو دەسیوە پشتێن خۆی بەسریایەوە لە پشتەوە هەردوو چاوشیوە جامانەکەی بەسریای خۆم وە چاو خۆم دیم دوانی برای ئەمبی یعنی ناسیار لیا بیناسم یەکێکی برا گەورەکەی خۆمبی ئەمەە زەلامە ڕۆی یعنی بێژی گشتیوە بەرچامەوە بەخوا کە چوومە ناویان برا گەورەکەم وتی خۆشکم چی بکەین وتم برا چیەکەی تازە ئەمە ئاخر ڕوحمانە خوا بمانداتەوە ئیتر ئێمە ئافۆکەیدا 6 مان سزین بیمان و ئافۆکەیدا ئەمجا کەسیش نەوی پەنای بدا یعنی پەنامان بدا و بڵێ جێمان بکاتەوە سعاتی بەخێوماک ئەمجا بڕۆ کریەکاری بکە درەوە بکە دەستکەنەی نۆک بکە پەرێز خەڵک بکە ئەملا بکە منتیقەمانیش وە بەنەی حکومەتەوە محەڕەمە بی خۆی ساگەر وەکمە ئەم منتیقەی ژووری ئاوەدانەوە بیا ئێمە لە ڕزالەتمانە نوێیە کێشە ئێمە 20 ساڵ دوای ئەنفالیش هەر ڕزالەتمان کێشاوە لە ئۆردوگا پیا و ئافرەت جیاکرابوونەوە لەکوێ لە تۆبزاوەردوگا بەڵێ لە تۆبزاوە هەزەلامەکان هەوە بەرەو بارانەوە بین داوت ئیمساڵ ئەهوا باران بی چواردەی چوار ئەهوا باران بوو بەخوا ئێمە لە تۆبزاوە کەرکوی سێشەو لە تۆبزاوە بیمان ئەو مامۆستا ئارامیانە هەرژەن لە باران هەوراوەکە هەیە عمری 4 ساڵ بوو هەریانەژەن لە هەوراوەکە تون کەواکەمیەگرت هەریانەژەن لێ کەواکەمیەکرد بەشکە ئەمە مناڵەکانیان جیا کردەوە کەس نێزانی عنی ئەو مناڵێ لیانە نۆچاڵە کرد نیانەزانی چی لەکەن ئیتر بی مناڵ دایکی لە نورە سەلمان بی خۆی لە دوو بزبیوە بێ دایک ئەمجا لەوێ نەخۆشە کەفت ئەمرد داوای چیشتیە کرد کە هیچ نەوی دەیتیە چی لەکەی ڕاستەکەی دەست خۆش بێت ئەشتیانی ناوبڕێک و یینەوە دووبارە سڵاتانە بێت قمریە خان وەکو مناڵێک کە لەنە ئەو ئۆردوگایە ژیاویت ئەو کارەساتەی کە بینیتە بە چاوی خۆت کاریگەری هەیە لەسەر بارودۆخی دەرونی ئێستات چۆن ئارە وەڵا هەیەتی لەبەرەوەی تو شەو ڕۆژێ ئێمە مناڵ بووین شەو ڕۆژێ سین کەسمان لێ ئەمرد ئەم سینەفەرە لە برسە ئەمردن یان ئەو ئاوی سەمونی ئەدا پێت ئاوەکە ئەو بۆڕی بوو بە تەنکەر بۆمانیانە ئەمە بۆڕی نەبوو نورە سەلمان بەم تەنکەر ئاوی بۆمانیانە تەنکەرەکە ئیتر ئەگەریەکی قوتی یەکیان سەدێکی پێ بواە یا جامێکی پێ بواە شتێکی بەسیتی پێ بواە ئەگە بڕۆشتایە پڕ ئەوە ئاوی بۆ خۆی بهێنایە پیرێژنیە مەقسەد ئەختیارێ بە تەمەنیە مناڵێک بڕواایە تەنکەرەکە ئاوەکە سەریع بوو نیوەی بەری ئەکە و نیوەی بەری نائەکەوتین تەنکەرەکە بە سۆندە لێتیان ئەدا هینوا بەخوادایان لە کوڕە گەنجیەک تقریبا تەمەنی 17 ساڵ ئەبوو کوڕەکە لە سەردەم دای لە عەز لەبەر چاوە هەموو خەڵکە کوڕەکە گیانی لە دەستدا کوڕەکە گەنج بوو سەرەی گرد بوو گیانی لە دەستدا ئەنجا کە تو ئەوت ئاوت کە ئێهێنا سەمونێکی ئەدا پێت سەمونەکە بەرگری نەبوو بەرگری نەتەتوانی یعنی ئەو خواردنە سەمونەکە ئەتخوارد و ئاوێکی گەرم تەکردە بانیا ئیتر جەستە بەرگری نەبوو ئەنجا ئەو خەڵکانە زوو گیانیان لە دەست ئەدا شەو ڕۆژێ 30 نەفەرمان لێ ئەمرد 25 نەفەرمان لێ ئەمرد 10 کەسمان لێ ئەمرد 15 کەسمان لێ ئەمرد بەیانی عارەبانە ئەهات
پاڵیان ئەدا ئەو جەنازانانیان ئەکردە سەری نەکفن بوو نە هیچ بوو نە شۆردنەوەیان هەبوو ئەی کردەبان عارەبانەکە لە ئێمە وایە ئەیبا لە مەیتخانە لە عەقڵ خۆمان لە مەیتخانەیە لە شوێنێک کفن و دفنیانەکە ئەویان شۆریێتەوە نەمانەزانی ئیتر 8 قات 2 قات بەرز بوو ئێمە 8,000 نەفەر لەو نورە سەلمانە بووین 8,000 یعنی ئۆردوگایەکی زۆر گەورە بوو بەڵام کە دەرچوایین یعنی لە ساحەکەەوە بۆ ئەیرە و مۆفەر ئاوە لە یەکەوە دیار بووین کە دەرچوایمانە ناو ساحە هەفتە یەک ڕۆژێ دەرمانیانە کرد بۆ ساحە کە خۆرمان ئەبینی ئیتر زۆربەی کاتەکان تر هەلە ژوورەوە بووین ئیتر سەر ئاوەکان بلا معنە ئەو سەر ئاوانە کوونەکانیان ئەگرت دایانە خز زاوتەکان خۆیان ئەمنەکان دایانە خز لەبەر ئەوەی پیسیەکە وهای لێ بێت بۆ ناو قاعەی خەڵکەکان کە ئەمانەوە لەبەرەوەی کوونەکانیان دائەخست خۆمان چەند کەڕەت حاجی ئەمین بە ڕەحمەت بێ مەسوول قاعەمان بوو ئەو حاجی ئەمینە خواردن هاتبوو بۆ خەڵکەکە ئیتر ئەو حاجی ئەمینە کە خواردنەکەی تەوزیع کرد فەقیرە ئەوش هەر بەش ئەوە نە کەسیە کرد ئەو ئەوی بیگەیەنە ئەو 500 نەفەرەیە ئێنە ئەگەیشتەوە 500 کەوت ڕۆن چیلۆ یەک ڕۆن بە کەوتکە چێشت خۆر ئەیدا پێمان ئەویت با بکە کەوتکی بە دینارێک یەک تەماتەیەک تەکڕی بە دینارێک یەک بسکیتێک تەکڕی بە دیناری سویسی پارەتان لەکوێ بووانی ئەوەی پێی بواە ئەوەی پێی بواە ئەیتوانی بیکڕی ئەوەشی پێی نەبواە تەبعەن ئەو پیاوەنەیەدا پێی مەسوول قاعەمان بوو ئەوەی پێی بواە پارەکە بە پارە ئەیداپی ئەو کەسانی کە پارەیان پێ نەبواە نەیەداپی ئەو کەسانی تر مافەکەیان ئەفەوتیان یعنی ئەو خواردنی نەئەداپیان کە ئەوش ماسوولە بزابوتەکە هەدەویت ئەو کەسە هاتە سکاڵی نووسیوە تو خواردنت پێی نەداوە ئەویت من پارەی پێ نەبووە منیش بە پارە دایانە پێم بە پارە ئیفرۆشمەوە ئەو پیاوە بە زابوتەکەیەوت ئەوی شەوید نابێت لەسەر ئەوە لەناو ئۆپیسیە دەست و پایان ئەبەستەوە لەناو ئۆپیسیە تەعزیب ئەو پیاوەیانەدا زۆر لەسەر ئەو شتانە ئیتر دوایی ئەو زابوتە کە ڕووی بکردایە لە ناو قاعەکەمان بەهاتایە ئیتر ئەو نەفەرانە هەر هەموو یەکێکمان نەمانەزانین لەکوێ خۆمان حەشار بدەین زابوتەکەمان دانێکیان ناوی حەجاز بوو دانێکشیان ناوی کازم بوو مەسوول قاعەکەمان ساڵە ئەمینی ناو بوو مەسوول قاعەیەکی چاک بوو بە ڕەحمەت بێ ئیتر ئەوان یعنی زۆر چاودیاریمانیان نەکرد لەبەرەوەی گەنجەکانمان کچەکانمان ئاهاتن ئەوەی جوان بواە ئەوەی گەنج بواە ئەیان برد لەگەڵ خۆیانە ئەیان برد ئیتر مەسوول قاعەکان ئەویت شتێ بکەنە سەر مناڵەکانتانەوە یعنی دایان خەنوایاندا بۆشن هەز نەکەن کە گەنجمان لەگەڵایە یعنی تو 9 ساڵیش بۆ شێوەیە نەبوو یعنی چارەنووسی ئەو کچە گەنجانە ئۆردوگای بوون تا ئێساونە حتا ئیسەهونە ئەو کچانە تا ئیسەهونن چکە لەبەر ئەوەی ئێمە لەوێ بووین خۆمان بەچاو خۆمان بینیمان 34 مشایە بوو ئەو کچانەی هێنا ژێرزەمنی هەبوو لە ژێرزەمینەکەەوە بردیانیانە ژوورەوە دەنگیان نهات شەوان کە بخەوتایەمان یعنی خەڵک کپ ئەبوو زەڵەیان نهات لە بن ژێرزەمینەکەیە بەڵام هەتا ئێمەش بەربووین 6 مانگ و 10 ڕۆژ من لە نورە سەلمان سزن بووم کە بەر بووم ئەوانەی چارەنووسێکیان دیار نەبوو بەڵام دوو لۆری سەمون بەهاتایە بۆ ئەو وەردوگایە لۆریەکیان تەوزیع کرد لەسەر ئەم نەفارانە لۆریەکەی تری ئەیانبر بۆ ژێرزەمینە بۆ ئەو کەسانە ئیتر لەوە دووە خواردنەکە چۆن بوو تو ئاوێ گەرم و سەمونی قتاڵیان ئەداپێت ئەو ئاوە هەموو حەشەراتێکی تیا بوو بڕوا بکە قالۆنچەی تیا بوو سیسەرێکی تیا بوو قژە سەری تیا بوو هەموو شتێکی تیا بوو ئاوەکە ئەتەنکە تەبیعەتە نێ بەس ناچاریش بوو کە ئەت خوارد بەرگریت ناکرد گیان لە دەستەدا من برایە خۆم هەلە ئێوە بەیانی سعات هەشتەوە براکەم زیڕانی گیرە هەتا بەیانی هەڵگەڕیاوە بۆ 8 ئێوارە شەو ڕۆژێک پێوە بوو کە براکەمیان برد لە پەنجەرەیە بچووکەوە براکەمیان لە دایکم سەن و بردیان ئەو پیاوە براکە چەند ساڵ بوو براکەم 3 ساڵ بوو تەمەنی 3 ساڵ ئەو ساڵە ئەمینە نەیەش بیبن دایکم هەر گیران نەیەش باوکم و دایکم هەر گیران ئەو کانترمان هون بوو ئێمە 4 کوڕمانێ بڕ ئەو سییانمان دیار نەبوو ئەوە دانیێترمان پێ بوو کە ترمان تەمەنی 5 ساڵ بوو ئەو کوڕشمان تەمەنی 3 ساڵ بوو ئەومان کە گیانی لە دەستدا تەمەنی 3 ساڵ بوو ئیتر ئەو ساڵە ئەمینە کەشیدەیەک لە پشتیا بوو لەگەڵ پیاوێترە عینەن ئەویش کەشیدەی پێ بوو کەشیدەکەی خۆیان هەردوو گیان کردیانەوە کردیانە کەفن و بۆ کوڕەکەمانیان برد ئیتر لە ئێمە وایە کوڕەکەمان تر باوکم بە ڕەحمەت بێ باوکم تۆزێ چاونەترس بوو پەنجەرەی هەبوو شتی خستە سەر یەک و لە پەنجەرەکەەوە سەیری کرد کە سەیری کرد جەنازەکەیان بر کردیانە قومەڵانی بوو ئەو شوێنە کردێ ناو هەنیە قومەوە سەگەکانمان بینی جەنازەکەیان دەرکرد خواردیان 6 بلا معنە 6 سەگ بوو
ئەو سەگانە هەمووی بەدوایەوە بوو کە جەنازەکەیان ببردایەتە دەرەوە قاچەکەی دەستەکەی خۆمان چەندجا بەدەم سەگەکەەوە قاچ و دەست مناڵەکان ژنەکان بینیمانە بەدەم سەگەکەەوە لە نورە سەلمان ینی جەنازەکان ئەبوونە خواردنی سەگەکان بووە خواردنی سەگەکان لەبەر ئەوەی کفنی یان بۆ نائەکرا نە ئەشۆرانەوە قەبریان بۆ نائەکرا قومیش بوو کە ئاواتیان ئەخشان لە قومەکە دەریانە کرد تر دوای ڕۆژێکی مەسوولین یەک زابوو تێکاوی داواکاریتان چییە لە ناو ئەم سزنە ئێوە هاتنە ئیتر هەنیە ژن یعنی زانا و قسە زان و زەلام ڕۆشتن بە زابوتەکەیان وتیان ئێمە قەیچێکە هاتووینە لەم شوێنە کە گیان لە دەست ئەدەین کە کۆتاییمانە بەڵام کە ئەمرین با بە شێوازیەک بمرین شایستەمان بێت قەینا ئیستی ئێمە هاتووینە لەیراکە لە برسیا و لە تونیا بەو کارە ساتە ئەمرین بەڵام جەنازەکانمان بشارنەوە با سەگەکان نەیخوات و ئیتر ئەوانیش هەڵسان شۆفرێکیان هێنا سەگەکانیان کوشت ئەو سەگانیان لە ناو برد شۆفریان هێنا ئەو قومەیانە شەق کرد دڕیان بڕین چاڵیان بۆمان هەڵکەین تر دوای هەچ کەسێک بمردایە تر لەنا ئەو چاڵە ئەیان شاردەوە ئیتر جەنازەکانیان تا ئیستاکەش لەو شوێنە مابێتەوە ئەوەی سەگ خواردی ئەوەیشی مابێتەوە لەو شوێنە بۆ خۆی ماوەتەوە و دەست خۆش بێ زۆر مەمنون ناسک خان پێشتر ئەتانزانی کە ئەم کارە ساتە ڕوئەت هەواڵتان پێدرا بوو یاخود نا هەواڵمان پێ نەدرابوو ئێمە لە دیەکەی خۆمان بووین ئێمە هەتا تارەکان لە گۆپتەپەینەدا نەمانزانی تارەکان لە گۆپتەپەیدا ئیتر زەلامێکمان لەو دیانە هین بوو مەلا بوو ئەویش بەبەر ئەنفالەکە کەوت گوتی هات جوابێنا گوتی تارەکان لە گۆپتەپەیانداوە کەس نەماوە بڕۆن بۆ خۆتان لە دیەکە دەرچن مناڵەکەت لە ئوردوگاکە بوو مناڵەکەم لەو دیانە بوو لە نەحەی تەقتەق بوو لە دایک کچەکەم ترێمەش دەرچوین لە دیەکە و پاش حەوت مانگ کچەکەم خوادای لە تەقتەق بستەوە ژیانت دوای کارە ساتەکە چۆن بوو کە هاوسەرەکەت ئەنفالەوە خۆی گەورە لێ خۆش بێت زۆر ژیانت دوای کارە ساتەکە چۆن بوو زۆر ناخۆش بوو دایک نەمابوو برا نەمابوو خوشک نەمابوو شوبرا نەمابوو باوک منداڵ نەمابوو کەسێکمان نەمابوو هەر برێ ئەمە نعلێ بکەمە پێی ئەو منداڵانە هیچ زۆر ناخۆش بوو ناخۆشیەکە بەخوا دوو لە ڕووتان دوو مانگش من لە تاو برا و کەس و لێ منداڵ ورد و دەگریان وەگەوانەی نگرە سەلمان بوون فەرقیان نەبوو دوو لە ڕووتان ئەسپێ لەسەرم ئەو هات دەڕۆی ژنێ هات گوتی وەرە خێرتەگاتی بیکە بە خاتری خوا جێژنەیە وەرە قلیاو بەسەرداگوم بۆ خۆی ئەو بەسەرمان ناکەم ئێستا ئەوان ئەسپێ خواردیەوە نەمازان نەماون ئەوانیان کرۆتە بنخۆڕەوە مەزانی ئێستا سزنون و داخۆهێنتم بۆ خۆیان نایکەم حتا سوالیان نەزانین خدا پاش مانجێ دوان دو سێ زەلام هاتەوە هی لای قەمیشە ئەوانە بوو دیەکان گوتیان هەمووی پیرەکەەوە لە نەگرە سەلمانەوە جاحێرەکەش گەشتی برا کەس نەزانێ بۆ چۆ برا چون بۆ لای ڕائەکە خەرک بۆ لای چوو وترێ مەژەگزانیمان کە نەماوە جاحێرەکان و پیرەکان دایکم هاتەوە لە نەگرە سەلمان حەومانگ لە نەگرە سەلمان بوو خزمەکانمان هەمووی هاتنەوە پیر و کەتەریستا هەمووی مر تاقوتلۆغ ماوە ئەو دێمە 100 پیری تیا بوو ئەختیار مووی لە نەگرە سەلمان هاتە ئەوی مرد لێ 5-6 لێ ئەمرخوای کرد و سەگە ڕەش خواردی و بەڵێ قورسایی ژیانت دوای کارە ساتەکە و نەمانی هاوسەرەکەت زۆر قورسایەکەی بەخێوکردنی حەو منداڵ ئەو منداڵەش لە دایک بوو وەڵڵاهی دایکم هاتەوە لە نەگرە سەلمان هێشتا ئەو کچە ئەو منداڵم نەبوو ئەو شارەیدایە بن پێوە گوتم قەبرە لان چێ بێنە تیەکەم ناحەوێتەوە وەڵڵاهی ئەو شارەیدایە بن پێوە کەسێ نەبوو بیداتێ گوتی دایکم هێشتا باش بوو کەسێ نەبوو بیداتێم کرد ناو هەندێک پەڕوپارە و پەڕوپارەکەشەوە نەبوو خەرکەکە تۆزێ ئەو زمانەوە ئێستا نەبوو ئێستا بڕۆ تشتەبەن بۆ عارەب تشتەبەن بۆ لێ قەوما و کاتەوە نەبوو خەرک چکونە هەمووی لێ قەوما بوو هەمووی ئەنفال کرا بوو هەمووی کەس نەماو بوو زۆر ڕزالەتی ماندی بە حەوت منداڵەوە لە ڕۆیشتم ڕۆژی بە 1 دینار ئاسێن ڕۆیشتم هین مەکردە هەنجیر مەکردەوە کە کارێک مەڕنی خیار مەڕنی هەندێکم بۆیانە هێنایە و لە ماڵەوە دەیان خوارد ئارە بەخوای هەر خۆم ئەوی هەمیان منداڵ بوون ناسکە خان تۆ چی کەسێکی نزیک لە خانەوە دەکەتە ئەنفالە دوو خۆشکم خێزان و ئەنفالە دوو خۆشکم خێزان و ئەنفال بی 6 مانگ لە تۆبزاوە دەبست بین بەر شکر بەربین یەکیان 3 مناڵی پێ یەکیان 6 مناڵی پێوی لە تۆبزاوە دەبست ستونین دوای 6 مانگەکە بەربووین ئافواتەکەیدا بەربووین
وتی نامانەنە سارێک خەپات وتی داوەزن تۆپی بکەن سەدام ئافاتی بۆتان داوەزن تۆپی بکەن ئەتانوەینەوە بۆشتی مال وتی نامانە سارێک خەپات هاوڕمانیان لە تکریت دامانیانیا لەورە نانیاندا پێمان و ئاشیاندا پێمان و بارمانیان کردو بۆ هین بردیانیانە عربەت لە عربەت بەریانیاندا ئەمجا ئەم هاوردیانەوە بۆ چەمچەمان لە چەمچەوار بەریانیاندا حەوت دوانزە سەر هین پیاوەکەم خاڵوانی ئەمفالە شوێن و پەینی حەوتی هەر ئافرەتە دوانزە سەرخێزان ئەرە وەڵا سێ خاڕۆژن پیاوەکەم دوومیمکی سێ خاڕۆی لە نوگرە سەلمان بووین سدونین ئامۆژنێک و ئامۆزایەکم لە نوگرە سەلمان سدونین وتی ئامۆژنەکەم بیچکەرەیەک وتی سەتری ئاوم هاورد لە دەرەجەکەوتی دووقاتی بۆ بانەمە وردوتی زابوتەکە لێ میسەن کردێت تەوق سەرما وتی وتم من سویتم چیە کەیتە تەوق سەرما وتی سویتت لە من مخەڕەبی غەسڵ مخەڕەبی غەدی مخەڕەبی نان پێشمەرگە دا و پێشمەرگە شۆری عبارەت لە من پێشمەرگە کەوا ئامۆژنی ئەوە پیرەژنی ئەوەنە بیچکەرە خدمێکمان ئامیر کرد و ئەوید مار حکومت بڕمێ حەساب من و ئامۆژن مرێم وەگیەکوی من ئامیر کرد و ئەوش پیرەژنێکی حەسابمان وەگیەکوی لە نوگرە سەلمان ئیتر لەبەر ئەختیارەکەی هەکریانە ناو ئەختیارەکە نەیانزانین ئامیر کردی بەربوو ئیتر ئەوە کارەسات ئەمفال قەد کۆتایی نایە باز ناکرێ ئەوەنە ڕەزالەتمان دیە شەش حەوت ساڵ ئێمە لە ناو عارەب و لە ئەیرە و لە ئیش بکە منار کۆرپەنەوە بەرەوەبی لە بێشکات دێمە هێرت ئەموت عارەبانەی بەردم خڕە کرد ئەم داوە 5 دینار ئەم داوە چرد بۆ مناڵەکان ئەم هاوردەوە تا بۆم پڕ نەکرێ هاتم تکێمەم کۆنداوە پێ ئەم هاتمە لە مۆفەرەکان پڕمە کرد ئەم داوە 5 دینار ئیتر ڕەزالەتێ زۆر مادی ڕەزالەتێ زۆر باس ناکرێ ئەوەنە ڕەزالەتمان دیە نێرگەزخان تا ئەم کاتە چاوەڕێی گەڕانەوەی هاوسەرەکەتی ئەرۆڵا تا بمرم هاڵێن بەشکە بێنەوە ئومێدە هەیە ئومێدە هەیە بە گەڕانەوەیان تازە ئومێد ماوە ئومێد تەواو بیتەوە هیچ نەما تازە نایەنەوە لە کوێتێنەوە ئەو جاوە تەمابیمان ئومێدمان بی هەتاکو سەدامیش بخوێ هەوە تەمای قاپی خوا بیمانوتمان بەشکە خوا بکە لە شوێنێ سزین بن و لە دەوڵەتێ بن و کە بیاندەنەوە ئیسە تازە ناومێت وەکو ئافەتێک چۆن توانێت ئەو قورسایە هەڵگری دوای ئەو کارەساتە مناڵە بەخێر کودە بێ باوک و بێ هاوسەر قورسایی ژیان و پەروەردەکردنیان و ژیانی دل ڕەزالەت ئەوەنە بە ڕەزالەت ژیانیەوەنە بە کولەمەرگی ژیانی ژیانێکمان بردە سەر ئیسەی شوکی لە ژیانەکەمان بکەینەوە قەت تەواو ناوی ئەوەنە بە ڕەزالەتە مناڵێ لە هەر هەمووی هیوردە بوون گشتیان هیچیان گەورە نەبوون کچێکم گەورە بوو لە مناڵەکان لە کوڕەکانم گەورەتر بوو کچەکەشی بۆ قنگر ئەو ساڵی لە پرۆسە گەڕیانەوە لە ئێران ڕۆی بۆ قنگر لە مەکینەکە بەرەوەی کچەکەمیش مرد کچ ئازە و ئیتر ژیانەکە وە ڕەزالەت ئەگەر بری بەخوا ئەم مامۆستا ئارامە نەیەتوانی لەگەڵ ماهاتە خوادایەتێم لە ناو پەرێزەکە لە دواتەوە دائەنشم هەتا تو درێو بکەیت درەومانەکە دەستکەنەمانەکە ئێمە منتیقەی ئێمە محەڕەمە بی ئەم منتیقەی سەنگاوە ئەم منتیقەی ئاغدەلەرە ئەمانە گشتی ئازاد بوو ئێمە حتاکو ئەم دوایە منتیقەی ئێمە هەر محەڕەمە بی هەجێشی تیا بوو ئێمە لە منتیقەی گەرمیان بیمان ئێمە خۆی وەخت خۆی لە مامشە دائەنشتین لای لەیلان ئیتر ژیان وەڵا ژیان نەبوو ئەگەر برێ ژیان نەبوو ژیان کولەمەرگی بوو هەچەندێکیش پێمان خۆش بی ئەم کوردستانە کە سەرکەوت و حەقی وەرگرت با یەک کەرتێ لە کەرتان با مەسوولیە سەردای ماڵە ئەنفالێکیان بکردایە بزا ژیان ئەم ماڵە ئەنفالە چۆنە ژیان قەت نەیان کرد هێشتا سەدام حوسێن ئەوەی کەس خۆی لە جەبهە بیدایە کوشت و شەهید بکریا لە شەڕ ئێران و عێراقا هەر هەمووی سەردایە کرد ئێمەش پێمان خۆش بی کەرتێ لە کەرتان با مەسوولیە سەردای ماڵە ئەنفالێکی بکردایە بیوتایە ئەم ماڵە ئەنفالە بزا چۆنە ژێن قەت نەیان کرد هاوریان لێمان نەداوە برێن کە سوکار ئەنفال چۆنە ژێن چۆن ناژێن هەر ئەوەنەوە ئەیاندا بۆ کوڕەکانیان و مامۆستایە نەگرد و ئەیانە لە دەرەوە بخوێنی ئەوە نەیانە بکردایە مەسروف بۆ کە سوکار ئەنفال لەسەری زیاد بۆمانیان نەکرد ئیسەیش مانگی 450,000 مانە دەنێن نەمانیش دەنی ئێمە ئەژین تازە مەمنونیان نابین هیچ مەمنون نیمان کە ئەو 450مانیشە دەنێ تازە ئێمە ژنانێکن کە لەو بڕوایدان پێویستان بە هیچ کەسێک نییە توانینتان ئەو قورس ئێمە تازە توانیمان ئەو قورسایەتیمانە هەر برد و باوکیان نەبوو مناڵ ئەنفالمان بەخێو کرد و نەمانێش ڕەزالەت بکێشن و وە برسی وەتینی بەخێویانمان کرد دواییش
كأول عاني معاشيان بو يما بريو يما احتياج أو معاشيش نبو يسيج نمان دني احتياج يعني ما احتياج خوان نبي احتياج كس نيمان بس يما كحزمان ككردستان سر كيوتو حق ور بقريت بو يمش لبالي بجين يسي يما أواني هاتيا لم كردستان أوانك حقوق معنا هيا كمن على قال من آزاد جين يتري حقوق معني زۆر باشە قمری خان دواوتت گەفەرمو دوا قسەکانت بکەی وڵی دوا قسەم ئەوەیە ئەو کە سوکارەمان کە ئەنفال کراوە ئیستا من وەکو خۆم سێ برام جەنازەی چاوەڕوانی هاتنەوەیانیت بەڵێ هەتا مردن چاوەڕوانیانین بەڵام ئیستا یەس کورسکەکەشمان بۆ بێننەوە ئێمە هەڕازین لەبەر ئەوەی چەند هەزارانی دایک باوک من باوکم بە ڕەحمەت بێ هەتا مرد بە ئایانەوە ڕۆیشت ئیستا دایکم پیرێژن بۆ لەو دادەیە پیرێژنتر بووە هەرچەندێ بڵێ ئاخ خوێنی لێتێت یعنی بەڕاستی ئەگەر ئەو یەسک و پرسانیان بێریتەوە ئیتر یەک جا خەڵک بۆ خۆی دڵنیا ئەبێکات و دڵنیا نابی هەتا تو ئیستا هەر شتێکە تا بە چاو خۆت نەیبینی دڵنیا ئەبی دڵنیا نابی بەڵام ئەگە جەنازەکانیان وەکو ئێمە داواکاریمان لە حکومەت ئەوەیە یەسک و پرس کوڕەکانمان براکانمان کەسەکانمان بێنێتەوە بۆ کوردستان ئەو کاتە کە سوکار ئەنفال بڕواان پێی ئەکات و کە ئەوان ئیشێکیان بۆ کە سوکار ئەنفال کردگەم ئێمە وەکو کە سوکار ئەنفال یعنی ڕزالەتی زۆر زۆرمان بینیە هەموومان من خۆم تا ئیسش کچ ئازەبم یەک برایەکم هەیە لەگەڵ دایکم و دوو خوشکم لە دیعنی پاژماوەی ئەنفالن باوکم لە سزنەکە توش نەخۆشی هات لەیرە نەیتوانی ئەوەی کە بژیان یعنی ئیشی بۆیان بکرداوە میمکەم ئەزانیە لەگەڵ ئەم میمکەمان ڕۆژانە ئەچوم درەوم ئەکرد دەستکەنم ئەکرد هەموو ئیشیەکەم کردووە بۆ بژێوێنی ماڵەکەمان کاتاکو کچێک دوێ کە لە ساتکە قورسایی ژیان کەوتە سەرشان بەڵێ کەوتەتە سەر شانم زیاتریش وەکو میمکەم حەسابکە لەبەر ئەوەی میمکەم خۆی ئەزانێت باوکم لەوێ توش نەخۆشی هات توش نەخۆشی پرۆستاتات 4-5 ساڵ پێوە بوو قاچێکی ڕەشەوە بوو 4-5 ساڵیش بەو پرۆستات و بەو نەخۆشیەوە بوو لەیراکە باوکم ژیانی لەدەستدا ئیتر یعنی خێرە و من خەڵک خێری پێمانە کرد و خێر و منەکە چی بوو یعنی لە ڕاخوا خەڵک پاوەپای کرد و تعزیەکمان ئاسایی بۆ باوکم دانا و یعنی ئەگەر بڕێتی ئەمەنە ڕزالەتمان کێشاوە ئیستا من براکانم سێ برام ئەنفالە حکومەت 450,000 ئەدات خوێن ئەو سێ براوم برایمی براوت کردە بە یەک نەفەریە ئایا تو ئەگەر هەچ کەسێک بڕوات هەچ کەسێک بۆ خۆی ڕۆیشتەوایە ئەگەر هەچ کەسێ چۆن خوێن سێ زەلام بەراوت تەکرێ بە یەک کەسیە 450,000 مانەداتێ 450,000ەکەش دوو مانگجارێ ئەمانداتێ ئەگەر نیشمانداتێ تازە ئێمە هەر ئەژین لەبەر ئەوەی براکەم لەخوا بە زیاد بێ مۆزەفێکە لە دایرە نیوە موچەیەکی هەیە لەخوا بە زیاد بێ بەس ئێمە وەکو ئەنفال هەتا بمرین ئەو خاڵە ڕەشە ئەو زامە بەجەستەمانەوەی قەت کۆتایی نایە ئەگە بڵێتی یعنی ئەو کاتە لە دەر و دەشت و خەڵق قسەی ناخۆشی پێمان ئەوت و لە پەرێزیە لا و لەم لا و لا خۆمان پاراستە ئیستا سوپاس بۆ خوا ئەتوانین بۆ 450,000مان دەنێ لە ماڵەوە بتوانین خەیاتیە بکەین تەشتێنان بۆ ماڵە دەوڵەمەندێکیش بکەین ئەتوانین بژێین و خۆمان دابین بکەین و پێی بژین دەست خۆش ناسکە خان کۆتا قسەت فەرمووی کۆتا قستەمەوەیە زۆر تکام هەیە بۆ ئەم حکوومەتانە بۆم بەرپرسانە ئەو هێزک و پلوسکانەی ئەزیزانمان بۆ بێنەوە بەشکمە لێرە تۆزێ دڵمان پێی ساکنە بێ ئەگەنی هێزک و پلوسکەکان بێنەوە چاوەڕوانیمان نەما من ئەو کچەم ناونا چاوەڕوانی سژ نای چاوەڕوانە هەر گوتمان دێنەوە ئەم ڕۆستبەی چاوەڕوانیمان نەما هێزک و پلوسی عزیزمان بۆ بێنەوە با بەشکم بۆ خۆمان جارجار دێن و یان ساڵانە جارێ دێن و دڵمان پێی تۆزێ هی نەبێت دڵمان سەغڕەتە بەس حتا دنیا بڕێتەوە ئێمە خاڵی ئەنفال خاڵی ڕەش بە ناو زگمانەوە قەت تەواو نابێ قەت و قەت هی برا و خوشک و پیا و شوبرا و هەمووی قەت تەواو نابێ بەس هێزک و پلوسەکانمان بۆ بێنەوە ڕجامان هەیە و دەست خۆش بێ ناسکە خان فەرموو کۆتا قسەت ئێمەش هەر چاوەڕوانین ئەو بۆ هێزک و پلوسکە بێرن و نەیشی تێرنەوەی تر ئێمە هیچ دەسڵاتێکمان نییە و حەزەکەین بێرنێەوە دمان ساکنەوێ و ئەیتر دەسڵاتمان نییە هەر ئەوەنە دەسڵاتمانەیە دەست خۆش بێت و دەست خۆش بێت ئەگەڕێمەوە لای نێرگس خان فەرموو نێرگس خان لا 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 كاكين فلا لا 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 تنبو بكم رولا لا 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 وخطانا يو
وديدا يتساوري با ومانا لري وبايا لري وبايا لا إله لا إله بابي بيبا لا إله تناوتن لا لا تناوتن دن باوتان ترول لا 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 كيو بيستين الرول والذبحاك ما كي بغاه مالي برمي إيماني يا إيماني يا تخواه سلام بيشمر يا برار وبرار وبرار بزايلتا ونسيتا ونسيو خم النوار برسيا برارو برارو لاقيد الزابود لاقيد الزابود ودم قواه زناس زين فال برارو برارو قيسر حدود قيسر حدود برارو براي الضخوات زنيا دلمبيا وببراه روميوان مبايو الصدم يوان يقاق ينفال تام تويلنا يا تام تويلنا يا برارو برارو الجمززنا قيد وبزاوايكا والبرارو برارو برارو طاقم يا قنزم مهدي دانش دس زراني دس زراني أخيان لك يشاقا ينفال فرياي جواني برارو برا براقان وبجدان غزل قريايم واي 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 براقان وذبت وزوبار قريايم براقان بلغ وجخان الرميايم واي 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 خوم بما قربان برا لا وديخانا لا وديخانا جوني خانا خاكا ينفال جوني ميوانا ياي بران 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 الشرط عاد دسي بيكر دي واي واي زنقل مرام كرد قرانا كرد قرانا ياي ضغوة يا بخواه الصن وبانم زخا وريقا بوبا وكرم واي واي وقمرا فالقم واي لجسيان واي 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 براقان والزيادة وقمم خوار زاقان ومكينة وقمم خوار زاقان وبرادر وقمم برارو 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 خو من ذم قال يمنا على قري واي واي باوكي نديا باوكي نديا واي دس خوش بين القسخان أمانة كمال جنان كأبيه هميشة كشانا فيهم بيو بكات كبروانا كم نميجي كرداتيا أم كمال جنة دروز بيتوا بأميدي أبي هميشة لاشتاق بنو هميشة أمنوي إستا كإما هين شانازي تام بيواكين هتاكو بروغرامي كتير وخاي قوتان أسبرم خاتان لقب